بەڵێگیان بەڵێ لەوێ بمێنەوە بە سەر چاو ئێستا ئیسعافان بۆ نێری بە سەر چاو لەم سنتەرە پەرستارم بۆ ماوەی 4 ساڵە کار دەکەم لەم سنتەرە خۆبەخشانەی ئیش دەکەم بە شێوەیەکی عام ئیشەکانمان فریاکەوتنی هاوڵاتیانە لە هەر بارودۆخێکی خێرایە ئیتر حاڵەتەکە کەوتنە خوارەوە بێت برینداری بێت یاخود جەڵدە بێت یاخود ڕووداوی هاتوچۆ بێت ئێمە بە 24 ساعت لە خزمەتی هاوڵاتیانە ئێمە هیچ پێداویستێکی گیانمانواندا گوێ نادەنێ نان خواردنمان گوێ نادەینە جلەکانمان گوێ نادەینە ماندووبوونی خۆمان چکە بەردەوام ئامادە باشین بەردەوام لە چاوەڕوانی ئەوان کە ئاگادارکرینەوە دەرچین بۆ شوێنی ڕوودا و بێجیاوازیشی واداریشین ئێمەش ئەو کاتە دڵمان ئاسوودەیە کە خزمەتی کەسی بریندارکەین واتە گیانی کەسێک ڕزگارکەین خۆشترین کاتمانە و کاتەیە بە حەقەت کە زۆر ئاسوودەین هیوادارین هەمووان سەلامەت بن ئێمەش بێجیاوازی لە خزمەت هەمووانین هەنی تەندروستیەوە هیوادارین جێی ڕازیبوونی کەسانی بەرامبەرمان بین